پارێزگای سلێمانیە ئەو پارێزگایی کە بە درێژایی چەند ساڵێکە لە زۆر لایەن و ڕووەوە لە پێشەنگی پارێزگاکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستاندایە. بەپێی دوایین ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق لە ڕووی کەمی ڕێژەی هەژاریەوە سلێمانی لە پلەی یەکەمدایە و کەمترین ڕێژەی هەژاری تێدایە بە بەراورد بە پارێزگاکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستان. لە بەڕێوەبەرایەتی ئاماری سلێمانی لە لێبرسراوی بەشی دانیشتوان و هێزی کارمپرسی ئەو پێوەرانە چین کە وای کردووە پارێزگای سلێمانی کەمترین ڕێژەی هەژاری و بێکاری تێدا بێت. ئەنجامە دەرچووە کە پارێزگای سلێمانی کەمترین ڕێژەی هەژاری هەیە لە چاو پارێزگاکانی عێراق و لە زمنیا لە چاو پارێزگاکانی هەرێمی کوردستانە کە ڕێژەکەی 4.5. توێژینەوەکەی مەجموعە پرسیاری زۆر کراوە لەو کەسێک کە مقابلە کراوە داهاتە چییە، خەرجی چییە، ئیشە چییە. لە سەراسی بێکاریش سلێمانی یەکێکە لەو پارێزگاکانی کە کەمترین ڕێژەی بێکاری تێدایە. ئەم پیاوەش بەڕێوەبەری یەکێک لە ڕێکخراوە دیارەکانی بواری ئابووری و هەلیکارە باس لە هۆکارانە دەکات کە وای کردووە پارێزگای سلێمانی کەمترین ڕێژەی هەژاری و بێکاری تێدا بێت. نزیکەی 20,000 خانووی پلاستیکی لە سلێمانی هەیە. بڕۆنەکەم لە هیچ شارێکی تر ئەو ژمارەیە هەبێت. سلێمانی یەکەم شاری پیشەسازیە ئێستا. 7 کارگەی زۆر گەورەی تایە بێزگە لە کارگەی تر. ئەوانش ژمارەیەکی زۆر دەستی کاری گرتوۆتە خۆی کشت و کاڵ ئەمجا گەشتیاری اینجا دوای ئەوە با بڵین پیشەسازی پیشەی بچووک پیشەی دەسی ئەوانەش زۆر خەڵکی ئیشی تیاکەن. ژمارەی زانکۆکان لە سلێمانیە زۆرە، خوێندنگەی ئەهلیش زۆرە. بەپێی ئامارەکەی وەزارەتی پلاندانانی عێراق ڕێژەی هەژاری بەم جۆرە دابەش بووە بەسەر پارێزگاکاندا. سلێمانی لە 4.5 کەمترین ڕێژەی هەژاری تۆمارکراوە. پارێزگای موسەنا لە باشووری عێراق بە ڕێژەی لە 152 بەرزترین ڕێژەی هەژاری تێدا تۆمارکراوە. لە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستانیش پارێزگای هەولێر لە 106.7 و پارێزگای دوهۆک لە 108.5 ڕێژەی هەژاری تۆمارکراوە. بەپێی ئامارەکەی وەزارەتی پلاندانانی عێراق بێ سلێمانی لە ڕووی هەژاری و بێکاریەوە لە دۆخێکی باشدایە. هەر بەپێی ئەو ئامارە بێت دۆخی پارێزگاکانی دیکەی عێراق بە بەراورد بە پارێزگاکانی هەرێمی کوردستان لە ڕووی هەژاری و بێکاری لە دۆخێکی یەکجار خراپدان. مەریوانە بڵا کورد سات نیوس سلێمانی.